son español y galego. لغتي الأم هي اللغة العربية. زمان يەكێكە لە ناسنامە و سیما ناسەرەوەكانی هەرگەل و میللەتێک زۆرینەی ئەو میللەتانی کە زمانی دایكیان لەدەستداوە خۆشە لە ناوگەل و میللەتانی زلهێز تواونەتەوە و سیما و ناسنامەیان نەماوە. یادی ڕۆژی جیهانی زمانی دایك لە هەرێمی کوردستان لە كاتێكدا دەكرێتەوە کە زمانی کوردی لە مەترسیدایە و پێچەوانەی گەل و میللەتانی جیهان و حکوومەت و حکمڕانانی وڵاتان بەگوێگرتن لە ڕاوێژکاری ناشارەزا و ناکارامە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زمانی کوردی بە هەموو شێوەزارەکانیەوە پەراوێز خستووە. دوای ئەوەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سیستمی بەشێک لە قوتابخانەکانی بۆ زمانی ئینگلیزی گۆڕی هەرزوو ئەو پرۆسە شکستی هێنا و قوتابیان نەیانتوانی ئینگلیزی فێر بن و لە زمانی کوردیش دابڕان. بە جۆرێک بەشێکی زۆری قوتابیان نەیان دەتوانی بە زمانی کوردی ژمارەکان بنووسن و بخوێندنەوە. بەو هۆیشەوە پرۆسەی بە ئینگلیزیکردنی سیستمی خوێندن شکستی هێنا و بە ئاشکرا مامۆستایان و کە سوکاری قوتابیان جاڕی مەرگی سیستمەکەیان ڕاگەیاند. بەڵام وەزیری پەروەردە لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتەکەی لە 26 تشرینی دووەمی ساڵی ڕابردوو جەختی لەمانەوەی خوێندن بە سیستمی ئینگلیزی کردەوە و بە میدیاکانی ڕاگەیاند. سیستمی خوێندن بەگشتی و هەردووانەی بیرکاری و زانستەکان بە تایبەتی بە ئینگلیزی دەخوێنرێت و تەنانەت دەبێت چالاکتریش بکرێن. جەختکردنەوەکانی وەزارەتی پەروەردە بۆ بە ئینگلیزیکردنی خوێندنی حکومی هاوکاتە لەگەڵ بوونی سەدان قوتابخانی تایبەت کە سەرجەمیان سیستمی خوێندنیان بە زمانی کوردی نییە و وانەی کوردی وەک یەکێک لەوانە لاوەکی و ناسەرەکیەکان دەخوێندرێت. تەنانەت بەشێکی زۆری ئەو قوتابخانانە چالاکی و پێشبڕکیەکانیان لە بواری شعر و پەخشان و نووسین و وتار بە زمانی بیانی ئەنجام دەدەن. نەبوونی دەستگایەکی تایبەتمەند بە زمان بۆشایی گەورەی بۆ زمانی کوردی دروست کردووە. تا ئێستا لەسەر ستانداردێکی یەکگرتوو زمانی کوردی بنیات نەنراوە و بۆ چوونی جیاواز لەلای نووسەران و لێکۆڵەرەوانی بواری زمان لەسەر چەندین وشە و زاراوە و ڕێنووسی کوردی هەیە. ئەمەش فرەشێوازی لە نووسینی نێو کتێب و ڕۆژنامە و گۆڤار و ماڵپەڕەکان هێناوەتە ئاراوە و هەرکەسە و بەپێی تێگەیشتنی خۆی دەنووسێت. تەنانەت یەکێک لە نووسەرە دیارەکانی هەرێمی کوردستان لە پێشەکی کتێبەکەیدا ئاماژەی بۆ کردووە بەهۆی ئەوەی تا ئێستا یەکلا نەکراوەتەوە کە کام وشانە بە دوو واو و کامانەش بە یەک واو دەنووسرێت ئەوە سەرجەمی ئەو وشانی واوی تێدایە لە کتێبەکەیدا بە یەک واو دەینووسێت تا بەرپرسان بە خۆیان دابێنەوە و دەستگایەکی تایبەتمەند بە زمانی کوردی دروست بکەن. لە بەشێکی زۆری وڵاتان دەستگایەکی تایبەتمەند تایبەت بە ناونانی ئەو کاڵاوشتومەکە بیانیانە بوونی هەیە کە تازە دروست دەکرێن. بە جۆرێک بەر لەوەی هاوردەی نێو بازاڕەکان بکرێن ناوێکی لە زمانی دایک بۆ دادەنرێت تا ناو وشەی بێگانە بەنێو زمانی فەرمی وڵات بڵاو نەبێتەوە. هەروەها زۆرینەی ڕاگەیاندنە کوردیەکان نیو هێندەی زمانی بیانی زمانی کوردی لە گواستنەوەی هەواڵ و ناوی بەرنامەکانیان بەکار نایەنن. ئەمەش ڕاستەوخۆ پێچەوانەی یەکێک لە ئەرکا سەرەکیەکانی ڕاگەیاندنە کە پاراستنی شوناس و کولتور و زمانی هەرگەل و میللەتێکە. پێویستە ئەوەش بوترێت پاراستن و زیندوو ڕاگرتنی زمانی دایک لەگەڵ فێربوونی زمانی بیانی و پێشکەوتنی تاکی کوردژ نییە، بەڵکو ئەو وڵاتانەی کە توانیویانە زمانی ڕەسەنی خۆیان بپارێزن زیاتر توانیویانە لەگەڵ پێشکەوتنە جیهانیەکان و تێکەڵبوون بە کولتور و زمانی وڵاتانی دیکە هەنگاو بنێن.